بەیانی تۆ باش ئیمان بەیانی هاوکاران و بینەر و بیسەرانی کوردستان 24 باش ئێمە لە سلێمانین وەک باست کرد ئەمڕۆ هەشتمین دیداری سلێمانی بەڕێوە دەچێت بۆ خۆتان دەزانن کە ئەم دیدارە لە کاتێکی زۆر هەستیاردایە لە کاتێکدا کە ڕۆژهەڵاتی ناوین بە دۆخێکی هەستیاردا تێدەپەڕێت پڕ لە ئاڵنگاری و هەڵگیرسانی جەنگ بۆیە ئەم دیدارە باز لەوە دەکرێت کە گرنگێکی زۆری هەیە هەم لە ناوخۆ هەم لەسەر ئاستی عێراق هەم لەسەر ئاستی جیهانیش میوانداری کەسانی شارەزا و پسپۆر و سەرکردەی سیاسی کراوە بۆیە بەلامانەوە گرنگە بزانین کە تەوەر و باسەکانی ئەم دیدارە چییە ئامانج لە ڕێکخستنی ئەم دیدارە چییە و دەیانەوێت چی بکەن بە تایبەت بۆ هەرێمی کوردستان و عێراق من بۆ ئەم پرسە و بۆ شرۆڤەکردنی ئەم پرسە بەڕێز شڤان فازڵ توێژەری باڵا لە پەیمانگای لێکۆڵینەوەی هەرێمی نێودەوڵەتی و هەروەها بۆ ئەم دیدارۆک و گودەبێژی دیداری سلێمانیش دەیناسیێنم کاک شڤان بەیانیت باش سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان دەزانم زۆر سەرت قاڵە و ماندووی دەستت خۆش بێ بەڵام بەلامانەوە گرنگ بوو کە لە دەستپێکا لەگەڵ بەڕێستا گفتوگۆ بکەم سەرەتا بابزانم ئەم قەرەباڵخی دروستان کردووە لە شارە حیاتەکە بە ئاوا بڵێم گرنگەکەی لە چیدا ئەتانوێت چی بکەن؟ بەڵێ بەیانی تۆ باش بەیانی بینەرانی کەناڵی 24ش باش ژینۆخان هەر وەک ئاماژەت پێدا لە سەرەتادا دیداری ئەم ساڵی زانکۆی سلێمانی لە کاتێکی چارنووساز و هەستیاردا ئەنجام دەدرێت لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە بە تایبەتی لە دوای هەڵگیرسانی قەیرانی شەڕ و قەیرانی مرۆیی لە غەزە کە ئەم بابەتەش ئەم پێشهاتەش کاریگەری لەسەر تەواوی ناوچەکە هەیە و بە هەمان شێوە دیداری سلێمانی ئەم ساڵ لە کاتێکی بە هەمان شێوە هەستیاردا بەڕێوە دەچێت بۆ عێراقیش بەهۆی ئەو ئاستنگ و ئاڵنگاریانەی کەوا لە وڵاتدا هەیە و هەروەها بە تایبەتی وەکو پرسی فدراڵی واروەها پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی لە بەغدا و بە هەمان شێوە بەرچاوبوونی کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا وەروەها ناجێگیربوونی دۆخی دارایی و ئاخر هۆکاریش کەوا بکات دیداری سلێمانی ئەم ساڵ جیاواز بێ و گرنگتر بێ لە ساڵانی ڕابردوو بە هەمان شێوە گۆڕانە لە ڕۆڵی کۆمەلگای نێودەوڵەتی لە عێراق کە چ شێواز و شێوەیەک خۆیدا دەبینێتەوە بۆیە زۆر گرنگە کە سیاسەتمەداران توێژەران واروەها چاڵاکوانان بتوانن تەواوی ئەم بابەت و پرسانە گفتوگۆ بکەن لە دیدارێکی وەکو دیداری ساڵانەی زانکۆی سلێمانی لە عێراق. من باسم لەوە کردوە بینیویشمانە لە ساڵانی ڕابردوو کە چەندان کەسایەتی دیار هاتوونەتە دیداری سلێمانی هەم لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی جیهانیش ئەم ساڵ دیارترین ئەو کەسانی کە بانگێشتان کردوون کێن و ئامانجەکەتان چییە؟ بەڵێ ئامانجەکە ئامانج لە دیداری سلێمانی ئەوەیەکەوە بە هەمان شێوەکە پێشتریش ئاماژەم پێدا توێژەران سیاسەتمەداران واروەها داڕێژەرانی سیاسەت و داڕێژەرانی بڕیار لە عێراق لە هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بگرە لە سەرانسەری ئەوروپا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە بتوانن گفتوگۆی پەرسەندن و پێشهاتە هەستیار و گرنگەکان بکەن ساڵانە وەکو ئەو هۆکارانەی کەوا جەنابیشت ئاماژەی پێدا بۆیە ساڵانە لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی توێژەران سیاسەتمەداران بڕیار بەدەستان لەسەر تەواوی ئاستەکان کۆ دەبنەوە گفتوگۆی ئەو پەرساندن و بابەتە هەستیارانە دەکەن بۆ ئەوی چارەسەری بنەڕەتی و بنیاتنەرانە بۆ ئەو دۆخانە بدۆزنەوە وەکو ساڵانی پێشووتر ئەم ساڵی ژمارەیەکی زۆر بەرچاو لە سەرکردەکانی هەرێمی کوردستان عێراق وارووا ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئامادە دەبن و لەوەش گرنگتر وەکو لە زانکۆی ئەمریکی پەیمانگای لێکۆڵینەوەی هەرێمی و نێودەوڵەتی هەیە لەسەر ئاستی وڵاتانی تریش پەیمانگاکانی لەو جۆرە کەوا توێژینەوەی استراتیجی و سیاسی لێ ئەنجام نەدرێت توێژەران و لێکۆڵەوەران لەم دەستگایانەش بەشدار دەبن لە دیداری سلێمانی لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەس دیارترین ناوەکانت پێنەوتم ئەوانەی کە بەشدار وەکو لە هیچ ناوێکە یان ژمارێک داتایەکەم پێ بڵێ چەند کەس بەڵێ نزیک لە 600 میوان بانگەشت کراون لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست واروەها ئەوروپا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دوو ڕۆژی دیداری سلێمانی نزیکەی 7 پانێڵ ئەنجامەدرێت هەر پانێڵێک 5 قسەکەری تیا بێت واروەها چەند وتەیەکی کرانەوەی دیداری سلێمانی لە سەرەتایە
ئەبینن وەکو بنمونە لەلایەن سەرۆکۆماری پێشوو وەروە دامەزرێنەری زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح وتاری سەرۆکی هەرێمی کوردستان ڕێزدار کاک نێچیروان بارزانی ئەبێت وەروە وتاری پێم وابێت ئەمار الحەکیم سەرۆکی ڕەوتی حکمە لە عێراق ئەبێت وەروە وتاری چەند کەسێکی تری بەرچاو لە عێراق و لە هەرێمی کوردستان لە دیدارەکە کاکشوان باسمان کرد وتمان ئەم کۆبوونەوە دیدارانە هەڵبەت ئامانجەکانی چی کردو کە ئامانجی گرنگی هەیە من بەلامەوە گرنگە بپرسم بۆ خۆتە زانی ئێستا پەیوەندیەکانی نێوانی هەولێر و بەغدا لە چه ئاستێکدا ئەم دیدارانە دەتوانێت چی بگۆڕێت لەو پەیوەندیانە بەڵێ طبعاً ئامانج لە دیدارەکە ئەوەیەکەوە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی بەتایبەتی لە ڕێگەی ئەم دیداری ساڵانەوە دیداری سلێمانی سکۆیەک بێت بۆ گفتوگۆ دیالۆگی ڕاشکاو بۆ ئەو پرس و پێشاتانەی کە پێویستی بە دیالۆگ و گفتوگۆیە جا ئەم پرس و پێشاتانە پرسی هەرێمایەتی و ناوچەکە بن وەکو قەیرانی جەنگ و مرۆیی لە غەزە دوا بە دوای هەڵگیرسانی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل یاخود ئەو پێشات و پەرستەندانێکەوە پێیوەستن بە ناوخۆی عێراق بۆ نمونە ئەو بابەتانێکەوە پەیوەستن بە گفتوگۆ و پرسی فێدرالیزم دوا بە دوای پەرستەندنەکانی ئەم دوایە وەروەها تۆزێک با بڵێن تەنگەژە لە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراقی ئیتحادی یاخود عێراقی فێدراڵ پرسی گرنگە بێنکەوە باسەکرێن لە دیداری سلێمانی و بە هەمان شێوە پەیوەستتر بەم بابەتە پرسی ئابووریە وەروەها دابشکردنی داهاتی وڵاتە یاخود ڕێڤنیو شێرینگ لە عێراقە کە ئایا ئەم پرسە چۆنە بێ گفتوگۆ بکرێت لە بینی لە نێوانی حکوومەتی اتحادی یاخود حکوومەتی فدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەمانە هەمووی پرس گەلێکنکەوە چەندین ساڵە لە نێوان هەرێمی کوردستان و وەروەها حکوومەتی اتحادی یاخود حکوومەتی فدراڵی بە باوەبەستەی ماونەتەوە بەڵام ئێستا عێراق لە قۆناغی دوای جەنگە تا ڕادەیەکی زۆر جەنگ لە دژی داعش کۆتایی هاتووە بۆیە پێویستە ئەم بابەتانە بە ڕاشکاوی گفتوگوی لەسەر بکرێت و چارەسەری بنیاتنەرانە و جدی بۆ ئەم بابەتانە بدۆزرێتەوە و کۆمەڵگای نێودەوڵەتیش سەقامگیری لە عێراق سەقامگیری لە هەرێمی کوردستان سەقامگیری لە ناوچەکەش وا دەبەستێتەوەکەوە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵی بەرەو باشتر و جێگیرتر بچێت باسی بابەتی زۆر گرنگ و گەورەت کرد و ئەو بابەتانە تەنها لەسەر ئاستی ناوچەی و ڕۆژهەڵاتی ناوین ناوەستێت هەڵبەت لەسەر ئاستی جیانیش بۆ نمونە گۆڕانکاری لە کەش و هەوایە بۆ نمونە ئابووری کە ئێستا بۆ خۆتە زانی جەنگەکە زیاتر بەشە گەورەکەی ئابووریە لە جیهاندا دیداری سلێمانی دەیەوێت چ پەیامێک بگێنێ ئێوێ بڵێ منیش بەشێکم لەو پرۆسەیە کە ئێستا لە جیهاندا بەڕێوە دەچێت یاخود پەیامێکی دیکەتان هەیە لە پشت ئەوەوە بەڵێ دیداری سلێمانی یەکێکە لە گەورەترین و بەردەوامترین دیداری لەو چەشنە لە ڕۆژهەڵاتی ناوین لەوەتەی دامەزراندنیەوە لە ساڵی 2013 بەردەوامە ساڵانە بیرمەندان سیاسەتمەداران لێکۆڵەوەنان وەروەها بڕیار بەدەستان لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوروپا کۆ دەکاتەوە بۆیەش ئەم دیدارە وا ئەکاتکەوە هەرێمی کوردستان و بە تایبەتتر شاری سلێمانی سەکۆیەک بێت بۆ کۆکردنەوەی ئەم چین و توێژە جیاجیایانە کەوا بڕیار بەدەستن بیرمەندن چاڵاکوانن بۆ دۆزینەوەی چارەسەری بۆ ئەم پرس و پێشاتە گرنگانە بۆ نمونە بابەتی کەشوهەوا یاخود گۆڕانی کەشوهەوا و بەرچاوبوونی کاریگەریەکانی لە عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکە ڕاستە یەکێ لە ڕەهەندەکانی ڕەهەندی نێوخۆییە لە هەرێمی کوردستان و عێراق کە پێویستی بە چارەسەریە بەڵام ڕەهەندێکی تریشی ڕەهەندی ناوچەیی و هەرێمایەتیە کە پێویستە عێراق و هەرێمی کوردستان لەگەر وڵاتانی دراوسێ لەگەر وڵاتانی ناوچەکە بەیەکەوە هاریکار بن بۆ ئەوەی تۆزێک لە کاریگەریەکانی پەرسەندنی گۆڕانی کەشوهەوا کەم بکەنەوە زۆر باشە دیدارەکە ناوی دیداری سلێمانیە بەڵام پرسە گەورەکە هەرێمی کوردستانە وانە؟ بەڵێ دیداری سلێمانی توانیوێتی کەناڵی دیکەی دیبلۆماسی زیاد بکات بۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ بێگومان زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی لەوەتەی دامەزراندنیەوە سەکۆیەک بووە بۆ پەرسەندن و پەرەپێدان بە دیالۆگ و گفتوگۆی بنیادنەرانە بۆ دۆزینەوەی چارەسەری وەروە برەودان بە کللتوری دیالۆگ هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراق و ناوچەکە بێگومان هاتنی ئەم هەموو میوانە لە تەواوی گۆشتەکانی جیهانەوە لە شانشینی یەکگرتوو یاخود بەریتانیا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە وڵاتانی ناوچەکە بۆ خۆی نیشاندەری ئەو ڕاستیەکەوە
زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی دەکرێت ئەو سەکۆیە بێت کەوا دەنگ و چین و توێژە جیاوازەکان ساڵانە کۆ بکاتەوە و ببێ بە مەڵبەندێک ببێ بە سەکۆیەک بۆ برەودان بە کللتوری دیالۆگ. دەکرێت ئەو سەکۆیە بەیە بۆتە ئەو سەکۆیە بۆتە ئەو سەکۆیە طبعاً بەڵام ئێمە هەموو ساڵ ئەم تەحەدایە لەسەر خۆمان قبوڵەکەین بۆی دووبارە بیسەلمێنین کەوا لەگەر بەرەو پێشچوونی ئەم پێشهاتە هەندێک جار بارودۆخی ناهەموار و ناجێگیرانی ناوچەکە بەڵام سەرڕای ئەم تەنگەژە و بارە ناهەموارەش ئێمە ساڵانە ئەو تەحەدیە قبوڵەکەین و ئەیسەلمێنین کە دەتوانین لێکۆڵەوەران بڕیارمەستان و هەروەها بیرمەندان و توێژەران و چاڵاکوانی مەدەنی لەسەر ئاستی عێراق و وەرێمی کوردستان و ناوچەکە و بگرێت لەسەر ئاستی جیهان لە شاری سلێمانی بۆ دیداری سلێمانی ساڵانە کۆبکەینەوە. زۆر بە کورتی پێم بڵێ هیچ ئاڵنگاریە گرفتێکتان بۆ دروست نەبوو لە بانگەشتی میوانان بە تایبەت میوانانی دەرەوە چونکە بۆ خۆتەزانی ئێستا بە تایبەت لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێران و ئیسرائیل دۆخێکی ناهەموار و نالەباری دروست کردووە لە ڕووی ئاسایش و ئەمنیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ ڕێگرێکتان بۆ دروست نەبوو کێشێکتان بۆ دروست نەبوو لە بانگەشتکردنی میوانەکان لە ڕووی ئەمنیەوە مەبەستمان بێگومان ئەم پەرستەندنانەی چەند ڕۆژی ڕابردوو و پێشهاتانەی کەوا لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویدا ئاڵنگارێکی زۆری بۆ ڕێکخەرانی ئەم دیدارە دروست کرد بە تایبەتی لە بواری لۆجستی و ڕێخستنەوە بۆ تایبەتیش بۆ هێنانی ئەو میوانانەی کەوا لە دەرەوەی وڵات بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شانشینی یەکگرتو یاخود بەریتانیا وەروە لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کەوا لە ڕێگەی فڕۆکەوە ئەبێ بۆن بۆ هەرێمی کوردستان کە ئەمەش بارودۆخێکە لە دەرەوەی دەسەڵاتی ڕێکخەرانە زۆربەی کات بەڵام سەرڕای ئەوەش توانیمانە بەسەر زۆربەی ئەم بربەست و ئاڵنگاریانە زاڵ بین وەکو ئەشبینن لە ماوەی سەعاتێکە یاخود کەمتر لە سەعاتێک کە دیداری سلێمانی ئەوان چۆن سەیری ئاسایش و ئەمنیەتی هەرێمی کوردستانەکەن پێم وایە هەرێمی کوردستان بۆ چەندین ساڵە ئاوا ناسراوەکەوە با بڵێن دورگەیەکی سەقامگیرە لە هەرێمێکی یاخود ناوچەیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ناسەقامگیر. دەستخۆش زۆر سپاس دەکەم کاک شوان فازل توێژەری باڵا لە پەیمانگای لێکۆڵینەوەی هەرێمینی و دەوڵەتی هەرێوە تەبێژی دیداری سلێمانی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەستخۆش.